برگو خلقی ما فتر باوری یا تشتی اوروبی های کوالتی و های بر مسائل کوالتی گلک باشترن. برده او تشتیش اوروبا تن پتر صرفیات کل سر هی پتر خلقی که تست سروان کردن و پتر تخورن هر چند پیچه که بهتوان گرانترن شعبت کو یه ترکی آنیت ایرانی. أفصل باشتر الحمد لله هاتو چون پتر یاسر هی خالق پترت هدن الوان جهاک و کلو پلن ججنت کرن بیتن هکار سرکی او بیتن کوراتبه که هاتیه دان بو پیش مرگا و ایک دیجی نزیک دیت دان برهنده هاتو چون پتره انشالله بجارت به دفتر بکی. ام ایونتا لسرتا خوم دروستم کرد هر ویستم وکو تاکک هستم بدروست کردنی کارێکی خێرخوازی خۆبەخشی لەسەر ئەرکی خۆم و ئەو کۆکردنەوەی کۆمەک لەسەر خێزان و ناسیا ئەو هاوڕانم کە ئەزانم دەرامەتیان باشە و نیەتی خێرکردنیان هەیە لیان کۆ بکەمەوە بیگەنم بۆ خێزانانەی کە پێویستیان بە هەر جۆرێک بێت لە هاوکاریکردن. من وەکو خۆبەخشێک لەم گروپەیە بەشداریم کردووە لە کۆکردنەوەی شتومەک و زەخیرە و ئەو شتانە پێداویستیانەی جەژن لە ڕاستیە من ئەمەوێت پێش هەموو شتێکەوە بڵێم کە جوانی ئەم گروپە و جوانی ئەم کارە لەوا ئەبینمەوە کە ئێمە ئەم گروپی کە لێرین هیچمان یەکتریمان نەناسیوە ڕۆژە لە ڕۆژان من یەکێک لەم کچە جوانانەم نەدیوە تەنها ویژدانی زیندوو حەزمان بە کاری خێرخوازی وای لێکردوین کە کۆبینەوە بە یەکتری لەگەڵ یەکتریا. دەماوەیە 20 ساڵان من هەر جلوبەرگمان دوورێ بۆ خەڵکی خۆشەویستمان و ئەم ڕسم و ڕسووری شەهر لە ناو کوردەواریە هەڵنەگیراوە و واقعان خەڵکەکە دڵیان هەر خۆشە بەم ڕسم و ڕسوولە و بە لەباس کوردی خۆیان و ئیترش هەم لەم خەیاتیە بۆ جەژنجلم سندووێ حەزەکەم مانگێ بە ڕژوو بووم لەبۆرە ئەوە کە بە ڕژوو بووم شتی جوان سێنم کە بەڕە لەم مانگ و ڕەمەژانە بەرەندە بووم خۆم و مناڵم شوم ڕازاوە بین لەبەر گەورەی جەژنەکەی ڕەمەزان بۆشی مهم نییە چتەکە گران بێ یا مود بێ فقط تازە بێ و بە بۆنێ ئەم مناسبە سندوو بێ. بەڕاستی حرفەی خەیاتی کارێکی زۆر جوانە جلوبەرگێکی کوردی کە بۆ هاوشاریانی عزیزمانەی دوورین زۆر بە کارێکی جوانی ئەزانم بەخاطر ئەوە پۆششی خۆمان حفزکەین کوردایەتی خۆمان حفزکەین شتێکی زۆر جوانە بەلامەوە.